بەڵاتزان لەگەڵتان بەردەوامی نەچین لێ تەوەرێکی دیکەی پرۆگرامی ئەمڕۆمان باس لە ئەکادیمیای سکۆلاریتیەکەین کە پرۆژێکی ئۆنلاینە و لە ئێستادا بەردەستە بۆ فێرخوازان و ئەوانەی کە حەز لە پیشەیەکەکەن و ئەیانەوێت لە پیشەیەکدا زانیاری زیاتر وەربگرن و ببنە خاوەنی بڕوانامە. ئەکادیمیای سکۆلاریتی کە خاوەن بڕوانامەی ئایزۆی نێودەوڵەتیە لە ئێستادا کەوتۆتە کار لە بەرواری 1/11 زیاتر ئەپرسین کە ئەکادیمیای سکۆلاریتی چییە و زانیاری زیاتر وەرەگرین سەبارەت بە ئەو ئەکادمیایە بوونی ئەو پرۆژە ئۆنلاینە بە میوانداری زۆر بەڕێز ماردین ئەبوبەکر پسپۆری بۆری تەکنۆلۆژیا و زیرەکی دەستکرد. کاک ماردین سڵاوت لێبێ ئەم کاتت بەخێر بێت. سپاسانەکەم سپاس بۆم دەرفەتە. ئەکادیمیای سکۆلاریتی ئەکادیمیایەکی ئۆنلاینە بە پاش ئەوەی کە فۆرم لە هەندێک لە فێرخوازان واتوانین بڵین لەو کەسانی کەوا خولیای وەرگرتنی کۆرسەکانن توانیمان کەوا بتوانین داواکاری خەڵکی کوردستان و جیهان پڕکەینەوە بەم ئەکادیمیە. زۆر باشە. ئامانج لە ئەکادیمیای سکۆلاریتی چییە و ئامانجە چیە کە ئێوە ئەچان؟ بەڵێ ئامانج لە ئەکادیمیای سکۆلاریتی ئەوەیە کە باشترین کۆرسەکان بە هاوبەشی لەگە کۆمپانیا نێودەوڵەتیەکان و زانکۆ جیهانیەکان بتوانین کە بهێنین با خەڵکی کوردستانی پێشکەشکەین لەبەرەوەی ئێمە وەکو خۆمان تاوەکو ئێستا هەر سوود لەو کۆمپانیا و لەو ناوەندە خزمەتگوزارانە وەرەگرین کە بە زمانی ئینگلیزی کارەکانی خۆیان ئەنجامێن، بەڵام ویسمان بە زمانی شیرینی کوردی وەکو تاکێک لە تاکەکانی جیهان وەکو زمانە لە زمانەکانی جیهان توانین ئێمەژەم کۆرسانە پێشکەش بە فێرخوازان بکەین. باشە، کۆرسەکان پێکاتوە لە چی یان بەشەکانی ناو ئەکادیمیای سکۆلاریتی پێکاتوە لە چی؟ بەڵێ، ئەکادیمیای سکۆلاریتی گشتگیرە، واتە هەموو بوارێکی تایە. خوێندکار کاتێک گێتە ناوەوە بەدەست بەتاڵی ناڕوات، واتە ئێمە ئەو ژینگەیەمان بۆ فێرخواز فراهەم کردووە. بواری تەکنۆلۆژیای حەز لێیە، بواری مەنێجمنتی حەز لێیە، هەر بوارێک لە بوارەکانی تری حەز لێ ئەتوانێ وەری بگرێت و هەروەها ئەتوانێ ئینڕۆڵی بکات. زۆر باشە. و ئاستانەی کە ئێوە دیاری ئەکەن بۆ هەر فێرخوازەکەت بە پێی ئاستی فێربوونە؟ بەڵێ، ئێمە خۆمان لەبەرەوەی کە سیستەم خاوەنی بڕوانامەی ئایزۆی نێودەوڵەتیە، ئەو کۆرسانەی کە لەلایەن مامۆستایانەوە ئەوترێنەوە پێویستە بە 3 فلتەرا تێپەڕ ببێ. فلتەرێکیانەوەیە کەوا فێرخواز ئایا لە 100 تا چەند گەرنتیە کرێکەوە فێری شتێک ببێ و پاشان فێرخواز ئاسبێنێت چی لە تۆوانێ ئەتوانێت بیکا بە پراکتیکی بۆ ژیانی خۆی و پاشان دوای ئەوە ئەتوانێت چی فێر ببێت، واتە چی فێر ببێت، واتە لەوەیە کە ئەم خۆی زائیدەن ئەو شتێک کە تۆ فێر کردووە شتێکی تازەتر فێر ببێت. واتە ئێمە چیەکەین بە پێ و ئاستانە ئەتوانین کۆرسەکان دیاری بکەین بۆ فێرخواز. باشە، چۆنێتی بەشداریکردن چۆنە کاک ماردین لە ئەکادمیاکەیە؟ ئەتوانین بڵێن بەشداریکردن لە سیستەما ئێمە پێڵێن سیستەمی دوو کلیک. واتە چی؟ واتە فێرخواز ئەکاونتێ دروستەکە، ئەمە کلیکی یەک، کلیکی دووەم بای ناوەکات یاخود گێت ئینڕۆڵ دەکە، هەر ئەوەنە کە ئەو کارێک کرد ئەبێت بە خاوەنی کۆرسەکە. زۆر باشە. ئەکادیمیای سکۆلاریتی بیرۆکەکەی لە چیەوە هاتووە؟ بزانم لە ئێستادا ئۆفیسی لە شوێنی دیکەشێ ئەگەر باس لەوەش بکەیت؟ بەڵێ، ئۆفیسی سەرەکی لە نیویۆرکە، لە بزات لە شاری نیویۆرکیشە. ئێمە پاش ئەوەی کە هەندێک هاوڕێ بێکەوە کارمان هەر ئەوە بووکەوە کۆرس وەربگرین. من بە نمونە خۆم خاوەنی 182 بڕوانامەم لە بەشی کۆرسێرا و یودێمیە، کارمانەوەیە بەس کۆرس وەربگرین، بەڵام دیقەتی شتێکمانەیە فیکسد بوو. واتە چی بوو؟ واتە ئێمە تەنها ئەچوین کۆرسەکەمان وەرەگرت و ئینڕۆڵمانە کرد و شەهادەمان وەرەگرت، واتە بە هەندێک پرەسی با تێپەڕەبی. بەڵام ئێمە وتمان چی؟ ئێمە وتمان بۆ خۆمان شتێ دروست نەکەین هەم پشگیری زمانی کوردی بکات خاڵیەک، هەم فێرخواز هەز نەکا کە لە موبایلەوە یا لە کۆمپیوتەرێکەوە سێرەکە، بەڵکو کۆمپیوتەر و موبایلەکەی دەستی وا دەور ببینێ یا وا شێوازێک دەور ببینێت کەوا بزانێ خۆی لە کلاس ڕوومێکە یاخود لە کلاسێکایە و کۆرسەکان وەرەگرێت. ئەمە بەم جۆرە بوو فکرەی ئێمە. وەڵام ئێمە ئەم سیستەمە لە ساڵی 2019 کاری تیاکرێت و ساڵی 2023 کۆتایی پێهات، واتە بە جۆرێ دروست کراوە کەوا لە 189 سێکتەر پێک دێت و لە 760 سێکتەریش تایبەت بە فێرخواز پێک دێت. باشە، کاک ماردین ئەوەی کە بەشداریە کات ئێستا بینەرەکان جوان لە ئێمەیە، ڕەنگە تەمەن بکەنە ئەوەی ڕێگریەک بڵێ کە ئێمە ناتوانین لە کۆرسەکانی ئەکادیمیای سکۆلاریتیە بەشدار بین. ئایا تەمەن ڕێگرە یان ئێوە چ یاسایەکتان هەیە بۆ ئەوانی یان چ پێوەرێکتان هەیە بۆ ئەوانی کە ئەیانوێ بەشدار بن لە کۆرسەکانە؟ بەڵێ، خۆشبەختانە ئەو کاتی کە ئێمە دەستمان کرد بە دروستکردنی ئەم سیستەمە زیرەکی دەستکرد هاتەکایەوە و ئێمەش لەگەڵ هەندێک پرۆفیسۆری زانکۆکانی خۆمان کە لە زیرەکی دەستکردا دەستێکی باڵایان هەیە
وان لێ کردین کەوا سیستەمەکە هەندێک یاسایاندا بە ئێمە کە سیستەمەکە بە جۆرێک بێ بەڕێستان کاتێک ئەکاون دروستەکەن ئەتوانن بە دوو جۆر بێ هەم لە ڕێگەی ئیمێڵتەوە بێ یا لە ڕێگەی سوۆشیال میدیاکانی وەکو فەیسبوکەوە بێ کۆنێکتی بکەیت ڕاستەخۆ دیتێرماینی چیەکە دیتێرماینی تەمەنی تۆوەکە و بەپێی تەمەنی تۆ پێتەڵێ ئەگەر تۆ بۆنمونە ئەم کۆرسە وەربگرە باشە بۆ تۆ وەکو ڕیکۆمنت ئەمە زیرەکی دەستکردیاریەکە یاخود ئەگەر تۆ بزات ڕیکۆمێندی ئێمەت نەوێت بەڵام خۆت کۆرسێک هەڵبژێری لەو کاتەیە سێ ئاستی هەیە ئەدڤانس بیگینەر و ئینتەرمیدیەیت کەواتە خۆی ئۆتۆماتیک پێتەڵێڵە ئەمەیان بۆ تۆ باشترە واتە ئێمە چی وەرەگرین لێرە زیرەکی دەستکردمان ڕەپت کردو بە ئایکیوی ئەو تەمەنەوە کە بۆ مرۆڤ دیاری کراوە ئایکیوی تەمەنێکی 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵ بەپێ ئەو سێکشنانە کە دیاریمان کردووە زیرەکی دەستکرد و ئەکادیمیای سکۆلاریتی دیاریەکە بۆ ئێوەی بەڕێز زۆر باشە کاک ماردین کە کەسێکیە بۆ لای ئێوە بۆ ئەکادیمیاکەی ئێوە لەوانەیە ئەو پرسیارە بکە بڵێ بۆچی گرنگە لەوەی کە ئەمن ئەم کۆرسە ببینم ئایا ئەم کۆرسە لەگەڵ کۆرسەکانی دیکە ئەتوانین بڵین کە جیاوازی هەیە یا ئەتوانین بڵین ئەو بابەتانەی کە لای ئێوە ئەخوێنرێت یا ئەو مامۆستایانەی کە لەو کۆرسانەی ئێوە بەشدار ئەبن ئەتوانین بڵین ئەزمونێکی ئەوەندەیان هەیە کە جیاوازتر بن لە کۆرسەکانی دیکە و هەروە ئەوانش کە لەوێ بەشدار ئەبن بتوانن لە داهاتوودا هەلێکی کاریان دەستکەوێت هەروە زانیاری و ئەزمونێکی باشتریشیان دەستکەوێت بەڵێ ئەکادیمیای سکۆلاریتی ئەتوانین بڵین هیچ کەس بەبێ دوو بڕوانامە نانێرێتەوە واتا چۆن واتا ئێمە خۆمان هاتین ڕێکەوتنمان کرد لەگەڵ چۆن کۆمپانیایەکی تەکنەلۆژی لەگەڵ کۆمپانیا بە تایبەت کۆمپانیای دیزاین کۆمپانیای ئەدۆب و هەروەها لەگەڵ زانکۆی ئۆپنی بەریتانیا کە خاوەنی 1000 کۆرسە ئێمە چیمان کرد لەگەڵ سیستەمی ئۆپن لێرنا ڕێکەوتین کەوا مامۆستاکان لەژێر پرەنسیبەکانی زانکۆکە و هەروەها کۆمپانیەکانی کە باسم کرد لەژێر پرەنسیبەکانی ئەوانە مامۆستاکانی ئێمە بێن چی بڵێنەوە کۆرس بڵێنەوە کوالیتی ڤیدیۆی باش ژینگەیەکی هێمن و هەروەها فێرخواز لە کویز و ئەساینمنتی قورسا دەرچێت نەک لە کویز و ئەساینمنتی ئاسانە ئێمە شوێنی تر هەیە کۆرسێرا هەیە یودێمی هەیە کە زۆر بەناوبانگن بۆ وتنەوەی کۆرس و ئەوانش بە هەمان شێوە لەگە کۆمپانیەکانە هاوبەشیەکەن بەڵام ئەساینمنتەکانیان سستن لاوازن یعنی بە جۆرێکە ئەو بیر لە مادیەن ئەکاتەوە بەڵام ئێمە چیەکەین ئێمە ئەڵێین تۆ کە ئەتەوێت فێر ببیت باس سبێنێ قسەت پێ بێت لە بازاڕە لە هەلی کارە یا بۆ نمونە فێرخوازێک دێت فێری لانگویجێگە بێ با بتوانانی قسەی پێ بکەیت یعنی با ئێمە ڕاستە پلاتفۆرم تاوەکو ئێستاژ لە ناو خەڵکە قووەت و سەنگینیەکی وای نییە کە لە بینایەکایە لە ناوچێکی فیزیکیە بیخوێنێ بەڵام ئێمە چیەکەین ئێمە هەمیشە هەروتومانە لە هەوڵە ئەبین ئەم هەلە بکەین بە یەکەم هەنگاو بۆ ئەوەی کەوا فێرخواز هەم دوولای لەلایە وەکو یەک بێت بەڵێ کاک ماردین زۆر شوێنی تر هەیە کە هەمان کاری ئێوە بکات یان ئەم کۆرسانەی کە ئەکادیمیای سکۆلارێتی کە پرۆژێکی ئۆنلاینە کارەکانی جێبەجێکات و زۆر شوێنی تریش هەیە کە هەمان کاریەوە کە ئەکرێت بڵین جیاوازیەک هەیە لە ئەکادیمیای سکۆلارەتی لەگەڵ هەموو ئەو شوێنانی دیکەیە کە هەمان پرۆژەی ئۆنلاینیان هەیە ئایا کاری جیاوازی ئێوە لەمڕۆوە چییە؟ و وەکو خوێندکاریش کە وەکو فێرخوازیش کە ئەوێت بەشدار بێت لە کۆرسەکانە ئایا ئێوە کۆرسەکانی بۆ دیاریەکان و ئەوە هەڵبژێرن کە چ کۆرسێک بۆ من گونجاوە یان نەخێر ئەوە خۆمم حەزی خۆمە یان توانا و لێهاتووی خۆمەکە ئەوە دیاریە کات کە چ بەشێک لە بەشەکانی پرۆژە ئۆنلاینەکەی ئەکادمی سکۆلاریتی بۆ من گونجاوە تاکو من کاری لەسەر بکەم بە کورتی ئەوم پێ بڵیت جیاوازی پرۆژە ئۆنلاینەکەی ئێوە ئەکادیمیای سکۆلاریتی لەگەڵ هەر پرۆژەیەکی ترا چییە کە هەمان کارەکەن هەمان کۆرسیان هەیە ئەکادیمیا پێش ئەوەی کە ئێمە ئەکادیمیا دروستکەین دوو هەنگاومانە هەنگاوێکیان لە ئەمریکا بوو هەنگاوێکی تریشیان لە عێراق بوو و بزار لە هەرێمی کوردستان بوو ئێمە چیمان کرد ئێمە پێش ئەوە هاتین داواکاری خەڵک ماوەرگرت ئایا تۆ ئێمە پێش ئێمە هەیە ئەم کارە بۆ نمونە بە تایبەتی بۆ قوتابیانی پۆلی 12 هەبوو و هەروەها پاشان دوای ئەوە هەنێ فکرەوە گیرا بوون لەوانەی کە پێشتر باسم کرد هاوشێوەی ئێمە کاریانە کرد بەڵام فێرخوازەیوتی هەبوو ئەیوت موبایلەکەم سەپۆرتی ناکە هەیە ئەبێ ئێمە چی بکەین ئەبێ ئێمە وا لە سیستەمەکە بکەین کە لە هەموو موبایلەکە ئیشکات ئەمە خاڵێکی دیکە ئەوە بوو ئەیوت من داتاموو نەبێ یا بۆ نمونە جاری وا هەبووە من ئەم کۆرسە بۆ نمونە لە 10 ڤیدیۆ پێگاتووە ئەو من ڤیدیۆ یەکەمم خوێندۆتەوە بەڵام سیستەم قوبوڵی نەکردووە ئەمەش خاڵێکی تر بوو خاڵێکی ترەوە بۆی باشە من ئەم پارەیە ئەیەم بەڵام بۆچی نەچم لە شوێنێکی تر بیەم بڕوانامە مەراتێ
کەواتە سیستەمەکانی پێشوو بڕۆنامەی نێودەوڵەتیان نەبوو و پاشان دوای ئەوە ئەو مامۆستاکە کێشەی هەیە کوالەتی نزمە کوالەتی مامۆستاکە بەڵام کوالەتی ڤیددیوکانی نزمن دەنگەدەنگی تیا ڤیددیوکانی واتە چیەکە واتە کێشەیەکی ناخۆش بۆ شێوەیەکی زانستی و ئەکادمی نییە بەڵێ واتە لە پرەنسیبەکانان نییە بەڵام ئێمە هاتین چیمان کرد ئێمە هاتین ئەم فۆرمانەمان تەزدیق کرد و هاتین قسەی دانە بەدانەی خەڵکمان وەرگرت دەتوانیمان خۆشبەختانە 45,000 فۆڕم وەربگرینەوە لە هەرێمی کوردستانە هاتین چیمان کرد هاتین لەگەڵ سیستەمی ئایزۆە قسەمان کرد کە پێیان وتین سیستەمێکی ئۆنلاین پێویستە ئەم کارانەی تیاوێت و ئێمە ژاتین چیمان کرد مامۆستایان هەمویان خاوەنی ماستەرن ئەمە خاڵی یەک و خاڵی دووهەم ئەو ژینگەی کە تایەتی زۆر لەبارە نویز کانسلیشن سیستەم بەکاری ئەهێنێت واتە ئەگەر تۆ دەنگەدەنگێکیش هەبێ ئێمە زیرەکی دەستکرد نویز کانسلیشنی تیا بەکارێنێکەوە دەنگی هەشتێکی دەرەکی بێت جگە لە وتەی خۆت ئەیبڕێت و پاشان سیستەمی ئێمە تەنها بۆ کوردستان دروست نەکراوە بەڵکو مامۆستایەکی ئینگلیز کاتێک دێت مامۆستایەکی تورک بێت یا هەر مامۆستایەکی تر بێت کاتێک دێت ئۆتۆماتیکی سیستەم کاپشنی ئەکات بە ترانسلیتی زمانی کوردی ئەکات واتە ئێمە لێرە زمانی کوردیمان هەمیشە لامە بەس بووە مامۆستا هەیە حەزی یا عەفوەن خوێندکار هەیە حەزی لە مامۆستای کوردی نییە ئەڵێ من حەزم لێ نییە بەڵام حەزم لە مامۆستایەکە ئینگلیز بێت و هەروەها چونکە بۆ لەبەرەوەی ئەو هەڵقوڵاوی زیاتری ئەو بوارەی خۆیەتی بۆ نمونە بەڵام ئێمە لێرەیە چیمان کردووە دووبارە کاپشنمان داناوە وەکو ژێرنووسێک کەوا بتوانێت بە زمانی کوردی لە مامۆستاکە بگا ئەگەر ئینگلیزیەکەشی باش نەبێت زۆر باشە و کەسانێک کە بەشدارە بن لە ئەکادمیاکە تا چەند گرنگە لەوەی کە ئەوان ئاسوودەن ئەوەنەش گرنگە کە مامۆستاکان کاتێکەوانە ئەڵێنەوانێ ئەوانیش ئاسوودە بن بۆی بتوانن کە بە شێوەیەکی زۆر باشە و ئەزمونەی کە هەیەە بیگەرن تا چەند مامۆستاکان ئاسوودەن لە وتنەوەی وانەکان مامۆستاکان ئێمە وەکو خۆمان پێماوتووە learn at home واتە چی واتە لە ماڵەوە فێرە بێت و هەروەها بۆ مامۆستایانیش بە هەمان شێوەڵێن تیچ ئات هۆم واتە لە ماڵەوە فێرخواز فێرکە بەڵێ وەکو سیستەم زۆر ئاساکاری بۆ کردووە لەبەر ئەوەی مامۆستا تەنها دێت ڤیددیوکانی خۆی ئەپلۆد دەکا سیستەم ئۆتۆماتیکلی سەکشنی بۆ دیاریەکە تایمەری بۆ دیاریەکە و هەروەها ئاسانکاری بۆکە بۆ لەبەرەوەی ئۆتۆماتیکی ئێمە API مان هەیە API خزمەتگوزاریەکە کە لە نێوان سێرڤەر و مامۆستایە دروست دەبێت کەوا بتوانێت زۆر بە ئاسانی بە بێەوەی کۆرسەکەی لۆدێکی بچێتە سەر تەنانەت API ئێمە کە بەکارێنین توانای وەرگرتنی فێرخوازی هەیە بۆ یەک کۆرس 1000 فێرخواز لە یەک چرکە بەبێ ئەوەی کۆرسەکە خاوبێتەوە یا سیستەمەکە لاگێکی تیا دروست ببێ یا کێشەیە دروست ببێ بۆیە مامۆستا زۆر ئاسانکاری تەواوی بۆ کراوە و هەروەها لە کۆتاییشە ئەتوانێت مامۆستاکە بەهۆی زۆری فیدباکەوە بێتە خاوەنی بڕوانامەی International Teacher یا International Certificate for being Teacher لەلایەن زانکۆ کاتەمە لە هەمان کاتا سوودی بۆ مامۆستاکەشەیە لە سەرەتا ئاماژەت بۆ کرد کە خوێندکارەکان بە چەند فلتەرێکدا تێپەڕ ئەبن هەمانشی جۆ مامۆستاکان بەکار ئەهێنرێت ئەم فلتەرانە کە پێ تێپەڕ ببن لە ڕاستیە ئەو فلتەرانی کە بۆ خوێندکار بەکاردێت زۆر باشتر و ئاساناترن لەوەی کە بۆ مامۆستا بەکاردێت لەبەرەوەی ئێمە خاوەنی بڕوانامەی ئایزۆی نێودەوڵەتین پێویستە ئەو مامۆستایە بە چەند فلتەرێکی ئێمەیە بە چەند پرەنسیبێکی ئێمەیە تێپەڕ ببێ بۆ ئەوەی کەوا باشترین خزمەتگوزاری فێربوون پێشکەش بە فێرخواز کات واتە فێرخواز مافی خۆیەتی با بە فریش بێ کۆرسەکە مافی خۆیەتی دێت ئینڕۆڵەکە کەوا باشترین شت و جوانترین شت لە ئێمەوە وەربگرێ نابێ ئێمە ئامانجمان هەر لای ئەوە بێکەوە پارە وەربگرین نەخێر بەڵکو ئامانجمان لای ئەوە بێ ئەگە کۆرسەکە فریش بێ یاخود پەیدیش بێت مامۆستاکە باشترین شت پێشکەش بە فێرخواز بکات بەڵێ کاک ماردین ئەو پرسیارانە چین کە فێرخوازێک پێویستە لە خۆی بکات پێشەوەی کە یەکێک لە کۆرسەکانی ئەکادمیاکە وەربگرێت هەر کەسێک کاچێتە پەیمانگایەک بە ئەمە بە نمونە بێنینەوە پێویستە کۆمەڵێک پرسیار لە خۆی بکات پێش وەرگرتنی کۆرسێک لە کۆرسەکانی ئەکادمیای سکۆلاریتی ئەو پرسیارانە چیە کە فێرخواز پێویستە لە خۆی بکات با لەم پرسیارەی جەنابتانەوە قوربان ئێمە تۆزە لا بکەوین بۆ هەر شوێنێک بێ ئێمە کاتێک کۆرس هەڵەبژێرین ئەبێ دووشت پرسیار لە خۆمان بکەین یەکێکیان بۆچی ئەم کۆرسە هەڵەبژێرە و دووهەم هۆکاری ئەم کۆرسە چیە کە هەڵیەبژێرم واتە من بۆ نمونە ئەمەوێ فێری زمانی ئینگلیزی ببم هۆکاری ئەم کۆرسە چیە ئەمەوێ کە هەڵی بژێرم هۆکاری ئەم کۆرسە ئەوەیە کە من لە داهاتووە بە ئینگلیزی قسە بکەم و پاشان لەبەر چی ئەم کۆرسە هەڵەبژێرم لەبەر ئەوەی کە ئایا من بۆ ئیشی خۆمم بوێت ئەمە خاڵێک یاخود من بمەوێت
تەنها بۆ فێربوونی ئاستی زمانی ئینگلیزی بێت یاخود هەر شتێک بێت لە کارەکانی تر و پاشان دوای ئەوە هەیە خوێنکار هەیە ئەڵە من بۆ هەلی کار بە دوای ئەگەڕن هەیە سیڤی خۆی پێ بقووەتەکە یعنی ئێمە ئەتوانین بڵین تۆ لە زانکۆیەکیش بێت کاتێک زانکۆیەک هەڵەبژێری چونکە لە کوردستانە زانکۆ زۆرە بۆچی ئەم بەشە هەڵەبژێری بۆ لەبەروی مەسیری خۆتە ژیانی خۆتە و بۆیە پێویستە فێرخواست پێش ئەوەی کە کۆرس بکڕێت ڕاستەوخۆ بیرێک لە خۆی بکاتەوە بیرێک لە گیرفانی بکاتەوە پاشان بیرێک لەوە بکاتەوە کاتێک من ئەم کۆرسەوەرەگرم ئایا خۆم من ئەتوانم کەوا ئەم کۆرسە سوودی لێ ببینم چونکە ئێمە وەکو باسمان کردووە باشترین مامۆستاکانمانێ ناوە باشترین کۆرس پێشکەشەکەین و باشترین پرۆگرامی خوێندنیشمانێ بەڵام ئایا فێرخواست تێئەگات یا حەزی لەم شتێ چونکە شت بە زۆری ناکرێت و ناکرێت ئێمەش دوای شتێ بکەوین ڕاستە خەڵکێکی زۆر دوای ئەکەوێت بەڵام ئێمەش بین لەگەڵ گەلابین نەخێر بەڵکو ئەمە بیر لە چی بکەینەوە بیر لە خۆمان بکەینەوە کەوا ئایا ئەم شتە بە کەڵکی ئێمە دێت یا بە کەڵکی ئێمە نایە بەڵێ زۆر باشە ئینجا کاکماردنمە ئێستا پێمان خۆشە هەندێک زانایی لەسەر پلتفۆرمەکە بە شێوەیەکی ڕاستەخۆ پیشانی ئێمە و پیشانی بینەرانیشی بەسەرچاو بەڵێ ئەگەر پێشمان بڵێ کاکماردن ئەمە سەخت پیشانمان ئەیت ئەمە چییە زانیاریە لەسەر ئەکادمیاکە و چۆنێتی بەشداریکردنە لە کۆرسەکانە یان چ شتێکە هەڵبەتە ئێمە ئەکادیمیا باسەکەین ئەکادیمیا چۆنە و وەکو فێرخوازێک کە تۆ ئینڕۆڵ بکەی چۆن ئەتوانیت کەوە کۆرسەکان ببینی شێوازی کڕینی کۆرسەکان چۆنە یاخود پێش ئەوەی کۆرسەکان ببینی تۆ ئەتوانیت تەواو دیتێڵی کۆرسەکە وەربگری سەرەتا ئەمە سیستەمەکەیە و یەکەم کە پیشانەدەیە ئەوی ژەوەیە کە کاتیگۆریەکانن واتە هەموو کاتیگۆریەک لە چەند کۆرسێک پێک دێ بۆ نمونە ئێمە ناتوانین بڵین تەنها لە کاتیگۆری زمانی ئینگلیزیە تەنها یەک مامۆستامانە بەڵکو نەخێر بە پێچوانەوە حالیان سێ کۆرسی تایە واتە ئێمە چیەکەین ئێمە لێرەیە باشترین کاتیگۆریەکانێ پیشانەین پاشان بە نمونە ئەمە کۆرسەکانن لە یەک شت پێک نایە بەڵکو لە چەند شتێک پێک دێت هەروەکو لێرەیە باسمان کردووە و کامیانت بوێت وەکو فێرخواز یا وەکو کەسێک کە بتەوێ بیکڕیت ئەتوانی کلیکی لێ بکەیت و بیبینیت بە نمونە کۆرسی گرافیک دیزاینمان هەیە لێرە کاتێکە کلیکی لێ یەکەیت ڕاستەوخۆ تۆ ئەتوانی بە زمانی کوردی هەموو شتێک ببینیت وەکو لێرەیە باس کراوە و پاشان دوای ئەوە پێش ئەوەی کە تۆ کۆرسەکە بکڕیت ئەتوانی ئۆڤەرڤیوەک بدۆزیتەوە لەسەری و پاشان پرسیاری فێرخواز لێرەیە دروستە بێت من چی فێرە بم لەم کۆرسەیە وەکو لێرەیە باسکراوە ئەڵێن ئێمە دیزاین فێرە بین بۆ نمونە بابەتی زیاتر یا هەر شتێک بێت کەوا لەناو ئەم ڤیدیۆیە باسکرا بەڵێ کاک مارتین لێرە ئەدوەسێنم ببوورە ئەگەر زانیاری زیاترم بیتێ سەبارەت بەوەی کە کەسێک وەکو فێرخواز ئەگەر بیوێت لە ئەکادیمی سکۆلارەتیە بەشداری بکات سەرەتا چۆن بچێتە ناو ماڵپەڕەکەی ئێوەوە سەرەتا چۆن بیەوێت بەشدار بێت و ئەو بەشانە چین کە لە سەرەتای ماڵپەڕەکەی ئێوەیە هەیە بۆ ئەوی کە من بەشدار بم وە چۆن بزانم کە کام بەشە بۆ من گونجاوە و کام بەشە بۆ من گونجاو نییە و لە هەمان کاتە نرخی کۆرسەکان چەندێکە ئەگەر زانیاریم سەبارەت بەوانە بیتێ ئێمە هەروەکو باسما کرد خەڵک یەکەم جار کە دێتە ناو ئەکادیمیاکەوە ئەوەی کە دیقەتمان ناوە ڕاستەخۆ نایەت ئەکاون دروست بەڵکو دێت چیەکە دێت بەم شێوەیە دێت سێری کۆرسەکە ئاکات و تەواو زانیاری لێوەرەگرێت و نرخەکەش ئەتوانی سێرچێک بۆ کۆرسەکان بکەم کۆرسەکان ببینم کە چی بۆ من گونجاوە دوای لەسەر کۆرسەکە کۆپ ئەکاونتێک دروستکەم و بەشدار یەکسەر دوای ئەوەی کە پەیمێنتی خۆت ئەنجامدا ئەبیتە خاوەنی ئەو کۆرسە کە لایف تایم ئەکسسە واتە تۆ توانی بەکاری بهێنیتەوە هەڵبەتە کەسەکە کاتێکی کڕێ وەکو ئێمەکە هاتیە ناوە ئەکاونتی دروست نەکرد بەڵام کەسێری کۆرسەکەی کرد قایل بوو بەوەی کە کۆرسەکە بکڕێت کلیک لە بای ناوە کات کاتێککە کلیکی لە بای ناو کرد چەکاوتەکە یەتە کارتەکەیەوە واتایەتە شۆپینگ کارتەکەیەوە کاتێک کە تەواو بەدڵی بوو کلیک لە چەکاوتەکە ڕاستەخۆیەتە بەشی لۆگینەوە بێ زەحمەت ئەڵێ ئەکاونت دروست کە مادام تۆ تەکیدی لەمە و پاشان دوای ئەوە گەر ئێمە ئەکاونتمان هەبوو داخڵە بین ئەگەر ئەکاونتیشمان نەبوو ئەوە دێین لێرە ئەکاونت دروستەکەین ئەکاونت دروستەکەین و دواتر کۆرس وەرەگرین و داغڵەبین بەڵێ دوای ئەوە کە ئەکاونتمان دروست کرد ساین ئەپمان کرد
کۆنفرمیشن کۆدێکێتەوە بۆ ئیمێڵەکەمان بۆ ئیمێڵێکە داخلیە بین باشە. و ڕاستەوخۆ ئەکاونتەکە دێتە بەشی چەکاوتەوە. ئێمە لە ڕێگەی سیستەماتیکی ئێرەوە ئەتوانین پارە وەربگرین لە ڕێگەی بانکەکانی ئێرەوە سیستەمی فاسپەی بێت یاخود FIB بێت یان تەنانەت ئێمە لە بانکی ڕافیدەینیشە لە سیستەمی باندڵە ئەتوانیت بەبی ئەوەی بیتە ناو سکۆلاریتیەوە لە ئەپی ڕافیدەینەوە ئەتوانی کلیک لە سکۆلاریتی بکەیت مامۆستا هەڵبژێریت و چەکاوتی خۆ بکەیت. زۆر باشە بەڵام لە سەرەتادا کۆرسەکان خۆشت ئاماژت پێکرد هەندێکی بە فریە وایە کۆرسەکان زۆر باشە و پلاتفۆرمەکە بە شێوەیەکی ئەوەندە ئاسانە لەوەی کە هەموو کەسێک بەکارهێنەر ئەتوانێت بە شێوەیەکی ئاسان بەکاری بهێنێت. بەڵێ ئێمە هەروەکو پێشتر باسمان کرد سیستەمی دوو کلیکمانەیە ڕاستەخۆ ئەگەر تۆ بتەوێت بە دوا کۆرسێکی فریا بگەڕی بە نمونە ئەم کۆرسەمانەیە کۆمپانیای NVIDIA کە باسی چێکە باسی سەرەتایەک لە زیرەکی دەستکردەکە واتە کەمپلیتلی فریە واتە لە 100% فریە و چییە بێ لێرە تۆ هەموو زانێرەکانە بینی لە جیاتیەوەی بایناو بکەیت گێت ئینڕۆڵ دەکەیت و تاو بی بەخاوەنی ئەم کۆرسە ئەو کۆرسە ئەوەنێکە زۆر خۆشحاڵ بین کاکماردین سپاسانەکەی سپاس بۆ دەرفەتەوە سپاس بۆ کەناڵی کورسە حەزەکەم شتێکیش باسکەم لە کۆتاییە هەر فێرخوازێک بە کۆبۆنی کورساتەوە بەشداری بکات لە 105 داشکانی لە سەرجەم کۆرسەکانە بۆ خۆشحاڵ بوون بۆ ئامادەبوونە.